باش لەسەرم پرسە بژاردەی هەرێمی کوردستان لە گەری پابەند نەبوون بە ڕێکەوتن و پێشێرکردنی مافە دەستوریەکانی من میوانێکم لەگەڵە دکتۆر ڕێبین سەلام پسپۆڕی دەستوری دکتۆر بەخێر بێن بۆ ستۆدیۆی کوردستان بە سوچوار لە پرسێکی ئاوایە هەرێمی کوردستان چه بژاردەیەشی لەبەردەسایە بە تایبەتی پسپۆڕان باس لەوە کە نەکرێت لە دادگای نێودەوڵەتی یان پەنا بۆ دادگای فیدراڵی لە نێوخۆی عێراقا بەرێت. بەنای خۆی گەورە و میهرەبان سەرەتا ڕێز و سڵام بۆ جەنابەت و سەرجەمبینەران. لە پرسی بابەتی مامەڵەکردن بەو نەوتە و بەو سامانە سروشتەی کە کوردستان هەیەی ئێمە بە درێژایی مێژوو زۆر جار ئەو ئاگری بابە گورگورە خۆمانیان پێ سووتێنراوین و ئاگرواستنی پێکردراوە نراوە بە میلەتی کوردەوانێت چەند محەتەیەک و وێزگەیەک هەیە کە دەتوانین بەڕوونی هەر لەم نەوەی خۆمانە دوو جار ئەو مەسلەیان بەسەرای هێناوین کاتێک بە ڕێزابادی لە کاتی 16 ئۆکتۆبەر و ڕووداوەکانە چوو نەوتی کەرکووکی فرۆش بۆ نۆژەکردنەوە گوایە 1 ملیاری ژۆر گیرا لەلایەن ئەو بیپیەوە کە ئەمڕۆ ڕۆژەوی بابەتەکان و هەواڵەکانە بەرامبەر بەوەی کە ڤیتۆی بەکارهێنا بڵێن وڵاتێکی وەکو بەریتانیا لە ئەنجومەنی ئاساییشە کاتێک کە ئێمە نامەیەکمان دانێ وتمان ڕێفراندۆم مافی خەڵکی کوردستانە بەس تەعجیلەکەین لەم قۆناغەدا بەس بۆ سەلماندنی ئەوە نوێنەرەکەی ئەمریکا ناردی بۆ UN و بەریتانیا لەوێ ڤیتۆی لەسەر بەکارهێنا. ئەم جارەش ئێستا لە کاتێکا 16 2025 کاتێ ئێمە بەڕێستەرۆکی هێرم لە بەغدا بوو دانوستان دەکرات لەسەر ئەو بابەتە گرنگانە بەڕێز محەممەد شیع سۆدانی چووە لەندەن بۆ ڕزگارکردنی خۆیان بۆ لە بەرابر ئەو گێژەڵۆکە تونگەی کە چاوەڕێیەکەن لە بەگەڵاتنی بەرەز ترەمپە دەست پێشخەرێکی کرد بۆەوەی کە لە بەرامبەر ملیار و نیو یەک مامەڵەی هاوردەکردنی شمەک لە بەریتانیاوە کرا بە 10 جار زیاتر یعنی بوو بە 15 ملیار ئەو شتانی هاوردە دەکرێت و دیسانەوە نەوتی کەرکووک و نۆژەکردنەوەکەی بە بێگەڕانەوە بۆ هەرێمی کوردستان و مادەی 140 و دەستور و ئیتیفاقیات هەرامووی پاشێر کراوە چووە بە شێوەیەکی تاگلایەنە گوایە ئینقازی ئەو سیستەمە سیاسی خۆیان بکەن و پێکاتێشی ئینقاز بکە. لە عێراقا نەوت زۆرە بۆچی بە دیاریکراوی نەوتی کەرکووکیان خستە ئەم مامەڵەیەوە لە کاتێکا ناوچەیەکی کێشە لەسرە یعنی لەبەرەوەی کە مساوامە و سەفقاتی سیاسی و پاراستنی ئەو سیستەمە شیعەی کە لێرەیە وەکو گێژەڵۆکەکەی کە هەمویانی گرتەوانێ لە لوبنانەوە و لە غەزەوە و هات بەرە و سووریا و هەمویانی هەڵتەکان ئەوانیش لەو گێژەڵۆکەیە دەترسن بگاتە عێراقیش بۆیە دەیانەوێت بەو شێوە عەقدانە و هەمووی عەقدی مسحفیشن هەمووی بە ناڕاست و ناحەقە بەرامبەر بەو شوێنە جێناکۆکانە چونکە وەلەو ئێمە بۆە جێناکۆکیشمان هەر نەوتایە لە سەرەتاوانێ بە بەوەنی زەختی ئەو زروفەی کە عێراقی تێدایەوە بەو دیسانەوە بەشداریکردنەوە لە نوێبوونەوەی عێراقا گوایە ئێمە ئەمەلێکمان هەبوو کە ئەوانە ببن بە دیموکراسی بەڕاستی بەڵام بەداخەوە نەبوون ئێمە لە سیوێکی 12 2007ەوە هەرچی بەرمی لە نەوتێ چوو بێتە ماڵی هەر عێراقیەکەوانێ غەدرا و حرامیشە پێیان چونکە ئەو بەروارەدان رابوو دوایەمین قۆناغەکانی جێبەجێکردنی مادی 140 کۆتایی پێبێ کە بریتی بوو لە ئاساییکردنەوە و ئەوان نەکار ئاسایشیان نەکردوانێ خراپتریان کرد گۆمەکەیان قوڵتر کردوانە بەهێنانی خەڵکی هاوردەی دیکە زۆر باش و ئەوای ئەحسا و لەگەڵ ئیسیفتاش هەر لەو کاتەوە تاو ببووە بەڵام نەکرا. ئێستا عێراق سوودانی ڕێکەوتنەکەی ئەنجامدا لە بەریتانیا لەگەڵ BP هەرێمی کوردستان چ بژاردەیەکی لە بەردەسایە بەرامبەر مەپرس ئێمە تاوان شکاتکردن بڵێن لە دادگاکانی دنیا و بابەتی وروژاندنی ئەو بابەتە هەمووی بوونی بۆی هەیە وەکو بڵێن ڕاوێژکارێکی بڵێن یاسایانەی نێودەوڵەتیانەی ڕێکوپێکی بۆ بکرێ ئەو دۆسیەیە بەڵێ دەتوانی شکات بکەی پاڵپشت بەچی پاڵبش بەوەی کە تۆ دەستورەکەت جێبەجێ نەکراوە لە سیوێکی 12 2007ەوە دەبواە آخر ڕۆژی ئەو ململانەیە بواە لەسەر و ناوچەجێنەکان ناکۆکانە کە بریتە نەک هەر لە کەرکووک شوێنەکانی دیکەی مووسڵ و شنگار و ئەو جێگانی تریش دەگرێتەوانێ دیالە و زۆر شوێنی دیکەی تێدایە ئەوان بابەتی تەرەفی ئەولا کە بریتە لە حکومڕانانی بەغدا ئێمە دوو شتت بێ ئەتوانین بکەین بێزگە لەو دۆسیە یاسایی کە باسمان کرد دەتوانێت بوروژێنرێ هەم لە دادگای باڵای فیدراڵەکەی عێراق هەم لە دادگای نێودەوڵەتیشە
بەڵام ئێمە بابەتێکی ترێ ئێمە چێتوانین لە تەرەفی خۆمان بگۆڕین لە تەرەفی خۆمان ئەبێ ئێمە یەکگرتوویەکی خیتابێکی نیشتیمانی فراوانی کوردانە بێنینە دی کە هیچ لایەنێ نەتوانێت ئیسtismار وەبەرهێنان بکات لەو دۆسیەیەدا بە تایبەتی یعنی نابێت لایەنێ بتوانێت ئەو مەجالە بە خۆی بدا ئێستا هەیە خەڵکی کوردستان واعیە و زانیاریژەوە تا بە بەلاژەگا بە هەموو لایەک بەڵام دەبێ بینە مەدانێ یعنی مەسەلەکە بە حیزبی نەکرێ بکرێ بە ملی حیزبێکەوە بەداخەوە ئێستا وای لاتووە ئەو بابەتە نیشتیمانیانە کە حیزبێک مەسەلەن زۆر پشتیوانی لێ دەکات بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستانە لە دژمنایەتی و دژاتیکردنی پارتیەوە ئەو بابەتە نیشتیمانیانە دەچن بە هەدەر دەدرێت لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر و ئەوانە بینیمان جەنابی سەرۆک بارزانی ئەم ڕۆژانەی ئەمڕۆیە بینی بۆیە لەو کاتەوە دەبواە ئێمە یەکگرتنی ئارزومەندانەمان پێک بێنە لە کاتی یەکگرتنی ئارزومەندانەدا ئێمە دەستکەوتە بێ هەر میلەتێک بەڵام کە بوو بە یەکگرتنی زۆرە ملەیی بۆ ئەوەی دەستکەوتەکانت لە دەست نەچێ بەس ئێستا لە قۆناغی یەکگرتنی زۆرە ملەییدای دەبێ هەموو لایەنەکانی کوردستان دەرگای مساوامە و مزایدە نەکەنەوە بە تایبەتی لەسەر دۆسیە گرنگە نیشتیمانیەکان خەڵکی کوردستان یەکگرتووە هەمومان یەکگرتووین لەسەرەوەی ئاڵای کوردستان هەیە پیرۆزە لامان لەسەر سەردای دەنین هەموو دەزانین کەرکوو خاکی کوردستان و نابێت لە دەستی بدەین لەسەریە بەڵام هەندێک حیزب هێنان و پیازیان بەوە خوارکە مزایدەی سیاسی دەکەن بەو بابەتە دۆسیە گرنگە نەتەوەیەوە کە مۆرکی حیزب نییە ئەمە مۆرکی نەتەوەیەکە مۆرکی خەڵکی کوردستانە تاک بەتاک باسی لە یەکگرتووی سیاسی کرد کە کاریگەری باشێ بێ لەسەرم پرسە پێی وانە لە ڕووی یاساییشەوە تا ئێسا ئێمە زۆر مافمان پێشێل کراوە بەڵام وەکو پێویست نەمانتوانیوە بەدەستیان بێنینەوە پێویستمان بە خۆ ڕێخستنەوەیەکی باشەیە لە ڕووی یاساییەوە و هەوڵێکی باش بدرێ لەسەر ئەم بابەتە لە 100% ئەوە یەکگرتن خیتابی هاوبەشی کوردستانی و نەتەوەی نابێ بکرێ بە ملی حیزبایەتەوە ئەوە یەکەم شتە دووەم بابەتە بڵێن یاساییەکان ئێمە دەبواە لە کرۆکی بڵێن ئەو خەلە لە یاساییەمان سووربووینە لەسەری کە دەرگای باڵای فیدراڵەکە ئێستش دەستوری نییە ئەوە بەپێی بڕارێکی بریمەر ژمارەسی لە 15/3/2005 دامەزراوە بەڵام دەنگ دراوە لەسەر لە تشرینی دووەمان دەنگ درا لەسەر دەستورەکە یعنی پێش لەدایکبوونی دەستورەکە ئەو دادگایە لەدایک بوو وەکو وایە باوکەکە گەورەتر بێت لە مناڵەکە گسکەتر بێت لە مناڵەکەی چونکە دەبێت باوکی هەموو دام و دەستگا دەستورەکانی دنیا دەستورە ئەو دەستگانە لەو باوکە کە بریتە کە ناو دەدرێت بە دەستور ئەو دام و دەستگا یا موسسە دەستوریانە لەدایکە بێلی بەڵام ئێمە وەکو ئەو وایە مناڵەکە گەورەتر بێت لە باوکەکەی چونکە دەستورەکە ئێقراری پێکرا دوای دروستکردنی ئەو دادگای فیدراڵیە بۆیە ئەبووە لەوە بە جوانی لێ بدرێ بە جوانی و پێکاتەکە بەپێی ئەوە بێکە لە دەستورەکەاتەوە هەتا ئێستا ژوان بە بڕیارەکەی بریمەرە ڕۆن ئەوە یەک دوو ئەوە بابەتە یاسایەکەی کە خەلەلێکی تایە سێم بابەت زۆر گرنگە ئەوانەی کە ئەم دۆسییان کرد بە دۆسیەکی شعبەوی و بەناو خێزانەکانی بڵێن ناوڕاست و خوارەوە بڵیان کردەوە ئیستیغلالی وایان کرد خیتابێکی کوردی نییە بە زمانی عەرەبی ئەم شتانە ڕوون کاتەوە بووان بۆیە هاتن ئیستیغلالی ئەو فەراغەی خیتابە کوردیە بە زمانی عەرەبییان کرد ئەو گەندڵی خۆیان کردویانە کە لە سەرەتای 2006ەوە تا 2010 1165 میلیارداتی عێراق بۆ 550 میلیاریان تەسفیە کردووە طبعا خەڵکەکاڵت نەسێ ڕزوو خەدەماتم هەیە من تۆ پارەکەش هەراوە دیار نەماوە هاتن ئیستیغلالیان کردوتیان وەڵای ئێمە پاری بەشی خۆمانە خۆی بەشی ئەوانی ژەین ئەوەی کوردستان وایان وێ ناکرد ئەو زمانە هەر ئەوەی بیستی عەرەبیەکەیە ئەویان باس کرد کە ئەو گەندەڵیە و ئەو کەمی خزمەتگوزاریە ئەو تاڵانبردنی قوت و موچە و میزانی خەڵکی عێراق خەتای هەرێمی کوردستانە چی سەپۆرتی ئەم مەسەلەی کرد چی داعمی ئەم قسەی کرد ئەو گەشتیارانی کە هاتن بۆ کوردستان بە چاوی سەربینیان کوردستان وابوژاوەتەوە و باڵەخانەی بەرز چووە بە هەوادا و خەڵکەکە لە ئارامی و بارێکی ئابووری باشاژی ئەوە چوونەوتیان ئەوان بۆ ئێمە وای هەر تاکێک لەوانە بوون بە قومبەلەیەک و ئەو ئینتیفاضی تشرینی ڕوویدا کە لە 2019 عادل عەبدولمادی وا لێ کرد کە کەمتر لە ساڵی ئیستیقالە بکە سەرڕای ئەوە بە زاری خۆیان شیعەکان دەڵێن نایەڵین کوردستان ئەوە لەسەرکەوتوو بێتەوە کە سونە چاوی لێ بکە و داوای ویلایەتێک و ئیقلیمێکی تازەمان لێ بکە بەپێی مادە 119 دروست ئەم مەسەلەیەش دیسانە وای لێکردن وتیان ئەو پێشکەوتنەی کوردستانە بێ بۆ استێنرێ تاوەکو سونە چاوی لێ نەکات و ئەوەیەک دروست بکات ئیقلیمێک دروست بکات و بیکاتە کارێک عێراق گوایە لە توپەت بێ بەڵام خۆی لە ڕووی نەفسی و ئیداری و سایکۆلۆژیەوە لە توپەتە ئەگەر ئەو ڕیفراندۆ ئەو فیدراڵیەی کە کرا جێبەجێ بکرابایە
ئێستا یەکگرتووترە بۆ عێراق. بەڵێ دکتۆر ڕێبین سەلام پسپۆڕی دەستوری سپاس بۆ بەڕێستە. سپاس بۆ جەنابەت.